عاشقانی ئەم جارە لەگەڵ ئەکتەرێکی زۆر دێرینی کوردایە مستەفا ئەحمەد. وڵا باید زووتر بەهاتمایە بەڵام وەکو عەرزم کردی ناساغ بووم لەگەڵ دڵاریە زۆر خراپی هەر نەوکردووە بزانم. چۆن نەکردم زەلامێ دڵاری نەکردوێ. چەند مەعاشە هەیە ئێستا ئا بڵێن دەقیقەیەتەوە ئەخلاقی ونەری ئێستا و ئەو سا چۆن چۆنی بوو لە هایەک خویەکەکەنەوە جەناب ڕەفیق حیزبی بووی خەڵکە بوو پێشمەرگە بوو شەکی لە شانە بوو عیلاقی هەبوو لەگەڵ حکومەتە لە ژێرەوە یعنی بە کورتەکەی باسی نەبوو. 3 جار ئەسکەریم کردووە 3 جاری پێشمەرگایەتیم کردووە. بۆ ناوی شەیدتان لە تیپی شەید پێشڕەو لێ کردەوە. ئەو ناسیتەوە؟ نەخێر 85 لای مامۆستایان تەقەت لێکرێ برادێکی شت لەگەڵایە برادەرەکە شەهید دەبێ و جەنابەت دەرەچی هۆی ئەم تەقەیە چی بوو؟ شتێکی بچکۆلە وەکو چۆنەڵێ مێشەکەکەن بە گامێشێک پێما بێ مەلا مستەفا و بینیوتۆ وتمەوە کوێ بوو وتی ئەوە جەنابی بەرزانی بوو. ئەمە تروکەیەک لە بەردەمی ماڵی خۆتانە هەبوو بە واستەی مامجلال کردێ بە ناوی خۆتەوە. باوکەڕۆ لەو درێ هیچێکە لە پرسیارە قورسەکانم بەڵام نایڵێم ئەمێ ئیزنی خۆ وەرگرم بیکەمیانێک باش لە ئێستایەوەنەی هاوڕێتی مەسەلەن کوڕی گەنج و ئەوواکەی هاوڕێتی ئەو خەڵکانە ناگی کە لە تەمەنی خۆتان ئەم قسانە لەکوێ هێن بەخۆ هەمووی ئەساسی هەیە لە 96ەوە بێکەوە دانەنیشتون بێکەوە ناتونەتە بەر کامێرە